بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستان من خزمة كتابنا بمختصر منهاج القاصدين كيشك كتاب زورنا بكان لتربية وتسكي نفسه لبشي تشوارمي أم كتاب باسي منجياتك أو رقانيك أدقين بخوا جل جلاله. إمامي غزالي باسي بابي تفكري بوكردين كشون لو الرقاية وإنسان بروخوا أرواتو بروخوا أقات لا تفكر أبوي باس كردين كسيري النعمة كان رب العالمين زور بكين وبهيش شوازيك نابي التفكر لذاتي خوا جل جلاله بكين أولك لقرآن وسنة باس كرا وسبارت بخدي خدا جل جلاله شل علمي شل قدرتي دا صلاتي أو انديك علمي إنسان برأكاتيا ولا نصوص وارد بوا إنسان تفكري تياكا ما عدا أو تنها بير لدى صلاتي خوا أكاتو أجرنا نأتواني لعلمي خواتي يبقى نأتواني لبصري خواتي يبقى نأتواني لهيز قدرتي خواتي يبقى جل جلاله تنهى أو أندي سيري نعمتكاني خوا أكال نعمتكان وخوا أناسي أو دا صلاتي أو مصوري أو جواني وجمالي وكمالي أو أناسي أمرو إمام أي باسي تفكر قورترك الذهن وفكري إيما أفرمي بشيق لتفكري إنساني مسلمان بريتي لويك ذكري مردنك يادي مردنك يكيق لو رقاني إنسان برو بيري خوا أروا جل جلاله بريتي لويك تفكري زوربك لمردني خوي. أفرمي باب في ذكر الموت وما بعده وما يتعلق به بابك دا مزراندو لسر أويك باسي مردن أكا لدواء مردن تشيرو أدا بيري ليبكاتو إنسان أوشك بيوستا بوانو. أفرمي بزانا أو كسيك قالب وقلب وتولى دنيا كغرور دنيا سري لتيك داوا زور كادلكي غافل أبي إتربيري مردن ناكاتو. أفرمي أجر حتى أجر بيري شيكاتو زورنا راحة نفسي بي وهميشة لي رأكا دي يا خلق كان سيبشن يان أوتا للدنيا يا روتشوا يا أوتا توبكارة تازة توبكارة. أفرمي أميك تازة توبكارة هميشة بيري مردن أكاتو ولا مردن أترسي يان عارفك منتبهة قيشتو تبليكي واكا عرفانية وهاي لي كردوكا بعكس وزور حزبة مردن أكات بلكو واهستكا كمردن أو حاجزيك أم أجانب لقاي خوا جل جلاله هميشة أواسيري مردن أكا. أفرمي وكسيكا بلا مردري دنيا وقالب دنيا بيري مردن هرناكا أجر بيري شيكاتو خفتي في بخوا خفت بوا أخوا كالدنيا إلى دزدر أشي إنجا هموكاتي كزمي مردن أكا تنهاكي شكي أويكا زمي أكا لبروي الدنيا إلى تيك أدا. أفرمي أو بهيش شوازي كاتك بيرج لمردن أكاتو سبحان الله لخواي زيات الدورة خاتو شو كبير كرنوشي بو مردن هر هلايا. أفرمي وجوري كما كخلقك الروتش ولا دنيايا جوري دوهم تائبة كانوا توبة كاركانا. أفرمي أمان زور كذكري مردن أكن ترز للضليان دروس أبي بران بربا مردن خوفك جورة داجيريان أكا هميشه يعني طواوي توبة بجواني توبيك وهاب كان كلم ترس رزقاريان به. أفرمي حركاتي كشكل مردن ترسان تنها لبروا أترسن لويك استعداد النبي بحضور إخوة أما دجيان نبي وكتاب حياتيان به. أفرمي أم كسانك رقيان لمردن أبيتو معذور عذريان هي شكو هيشتا خوان أما دباج نكردو هر خريكي توبان ولا ريان. أفرمي أمانا ناكنا بر أو فرمايشتيك بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي من كره لقاء الله كره الله لقاءه. هر كسيك بينا خوش بقات اللقاء خوا جل جلاله خوا جل جلاله بينا خوش بقات اللقاء أم عبده شون أم رقي لمردنا وقيشتن بخوايا أيشبه همان شواس جل جلاله. أفرمي أمانا بر أم فرمايشتا ناكون أمانا أو ترسيك هيانا لمردن لبروي تقصيريان هي قصوريان هي نيجيان طاعتيان عبداتيان قناه بسريان بوي أترسن لو يبمرنو خجالتي بردم ديواني خواب جل جلاله.
ئەفەرمێ ئەو کەسە بالضبط وەکو وایە کەسێک ئەگەر پێی بڵێن وەرە بۆ لای خۆشەویستەکەت مەشغوڵ بێ بەوەی هەتاوەکو جلەکانی ڕێکەکە و عەترێک لە خۆی ئەدا خۆی تەرتیبەکە تا بە لیقای شاد بێ. ئەفەرمێ ئەم تەئخیربوونە ناکاتە ئەوەی کە ڕقی لە خۆشەویستەکەی بێ، نا ئەیە بە جەماڵی و کەماڵی بگاتە لای خۆشەویستەکەی. وی ئەفەرمێ ئەم جۆرە کە تەوبەکارە کە ئەترسێ لە مردن حەز ناکا بمرێ جارێ، ئەفەرمێ حەزەکەی هی ئەوە نییە پێی ناخۆش بێ بگاتە لیقای خوا، ناوەڵا زۆری پێ خۆشە بگاتە لیقای خوا جەل جەلالوه، بەڵام زۆر ئەترسێ لەوەی کە ئامادەگی نەبێ و ئامادە ساز نەبێ کاتێ بە حوزوری خوا جەل جەلالوه شاد ئەبێ. ئەفەرمێ ئەم جۆرانە مەعزورن لەوەی کە کاتێکەوە پێیان ناخۆشە بمرن، بەڵام ئەو کەسەی منهەمیکە لە دنیا و هەمیشە خەریکی دنیاە و دڵی قاڵ و زاڵە لە دنیاە، ئەفەرمێ ئەم جۆرەیە کە ڕقی لە مردن ئەبێتەوە وەڕقی لە لیقای خوا ئەبێتەوە، چونکە ئەزانێت لێ پرسینەوەی لێ ئەکرێ لەسەر هەموو حرەکە و سەکەنە و قەول و ئەقوال و سەمتێکی بێدەنگی و قسەکردنێکی لە دنیا هەمووی محاسبەی لەسەرە. ئەفەرمێ عاریفەکان چۆنە؟ ئەفەرمێ عاریفەکان دائیمە یادی مردن ئەکەن، پێیان وایە مەوعیدی گەیشتن بە خۆشەویستیانە. ئەگەر کەسێکی زۆر خۆش بێ بڵێن مەوعیدی تۆیە فڵانە کات ئەگەیتە حوزوری ئەو خۆشەویستت، هەمیشە باسی ئەو مەوعیدە ئەکە، ئەزانێ ئەو مەوعیدە بەلای زۆرگرنە قەت لەبیری ناچی. ئەی تەسەور کە طالب جاری وا هەیە تەلەبە کاتێکەوە ئیمتیحانی هەیە قەت مەوعیدی ئیمتیحانی خۆی لە یاد ناکە، ئەزانێت کەی ئیمتیحانەتی، ئەزانێت چۆنە وەختەکەی، ئەزانێ ئەوە کاتی ئیمتیحان و کاتی لیقایە بە دەرەجەیەکی باشتر، سعیەکەی لە یاد ناکە. کاتێکەوە پێ بڵێن ئەمڕۆ حەفلەی تەخەڕوجتە هیچ تەڵەبەیەک ئەو ڕۆژە لە یاد ناکە، چونکە ئەزانە ڕۆژێکی گرنگە لە ژیانیا و گرنگی پێدا. هەر یەکێک لە حیاتی خۆیە ئەگەر هاتوو مەسئلەیەک بەلایەوە زۆر گرنگ بوو زۆر باسی ئەکە. ئەفەرمێ ئەو عاریفە گەورانەش زۆر باسی مردن ئەکەن، چونکە ئەزانن لیقای خۆشەویست لەویایە، هیچ کاتێ مەوعیدی گەیشتن بە خۆشەویستەکەیان لە یاد ناکەن. هەندێک جار پێیان ناڕەحەتە کە درەنگ ئەمرن، حەز ئەکەن زوو بمرن بۆی نەجاتیان بێ لە ماڵی عاسیەکان بگەنە لای خوا جەل جەلالوه، لەم ماڵی ئێرە ڕزگاریان بێ. ئەفەرمێ ئەزانن کە لێرە نەجاتیان بوو لە دراوسێتی خوایە جەل جەلالوه ئەبن، بۆیە زۆر حەز ئەکەن زوو بگەنە حوزوری خوا جەل جەلالوه و زۆر کات ناڕەحەت ئەبن کاتێکەوە مەرگیان تەئخیر ئەبێ و درەنگ ئەگەنە حوزوری خوا جەل جەلالوه. ئەمە حاڵەتێکی زۆر تایبەتە لە عیرفانیەتە کە ئینسان ئەگاتە ئەم پلە بەرزە. ئەفەرمێ ئەو تائیبەی ئەو کەسەی تەوبەکارە عوذری هەیە لەوەی کە ڕقی لە مردن بێ، ئەم کەسەی کە خۆشەویستیشی بۆ مردن هەیە ئەمیش هەر عوذری هەیە، چونکە پێی وایە بەس مردنەکە حەز ئەکا بمرێ بەس بۆ ئەوەی نەجاتی بێ بگاتە حوزوری خوا جەل جەلالوه، ئەوەندە ئەمینە لەولای. ئەفەرمێ بەڵام ڕوتبەیەک هەیە لەم دوانە هەردووکیان بەرزتر، نەڕقی لە مردن ئەبێتەوە نەپێشی خۆش، خۆی ئەداتە دەستی خوا جەل جەلالوه، ئەو خوا هەرچی پێ خۆش بێ ئەوەی پێ خۆش. ئەگەر تەشبیه نەبێ دوو کەس یەکتریان زۆر خۆش بێ هەمیشە تەفانی بۆ یەکتر ئەکەن، حەز ئەکەن یەکتری ڕازیکن. سبحان الله مەولەوی لە فەضیلەکەی شتێکی زۆر جوانی نووسیوە، باسی حیاتی سیدنا ئیمامی عەلی ئەکا. ئەفەرمێ مراده عین مراد الباری فقد ئەتا مراده المرادی. ئەفەرمێ کاتێکەوە مردنی بۆ هات و شەهادەت بە قسمەتی بوو، مرادی ئیمامی عەلی لەگەڵ مرادی خوایە هەر یەک بوو، چونکە ئیمامی عەلی عارفێکی زۆر گەورەیە، گەیشت بۆ ئەم ڕوتبەی کە هەرچی خوا پێ خۆش بوو ئەوەی پێ خۆش بوو، ژیانی پێ خۆش بوو، خوایەکیان ئەوە ژیانم قبوڵە، مردنی من تەوێ یا ئیلای ئەوم قبوڵە. ئەفەرمێ ئەم پلێ لە هەموو پلەکان بەرزترە، لە عارفینیش بەرزترە، پلەیەکی زۆر بەرزە. ئینسان خۆی تەسلیم کە خوایە بەخوا من نازانم چی بۆ من باش، ئەگەر دنیا و ژیان بۆ من باشە یا ڕەبی خۆیە ژیانم بدەرێ بە عیبادەت و تاعەت و خواناسی تۆ، مردن بۆ من باشە بمگێڕەوە لای خۆت بەسەری بەرزەوە یا ئیلاهی. هەمیشە ئەم تەسلیم بوونە ئیمام ئەفەرمێ پلەیەکی زۆر بەرزترە، ژیان و مردنیشی لە پێناوی خوایە ئەوێ. ئێمە بۆیە لە نوێژەکانە ئەڵێن ئین صەلاتی وەنوسوکی ومەحیایە ومەماتی للهی رب العالمین، خۆ ئێمە ژیان و مردنمان بۆ چی ئەگەر بۆ خوا نەبێ جەل جەلالوه. بۆیە ئەفەرمێ ئەم پلەیەکی زۆر بەرزترە لەوانی تر، هەموو شتێکی کە خۆشەوێ تەنها لە پێناوی مەولاکەیە خۆشی ئەوێ. ئەو پێی خۆشە زەمەنی من هێشتا زەمەنی ژیانە، خوایەکیان ژیانم ئەوێ، منیش پێم خۆشە، مردنە منیش مردنەکەم پێ خۆش.
ئەفەرمێ کەوابوو بە هەر شێوازێک بێ بیرکردنەوە لە مردن فەضل و ثەواب و ئەجرێکی زۆر گەورەی هەیە. ئینسان وا لێ ئەکات لە دنیا دووری خاتەوە و ئەیجوڵێنێ بەرەو ئاخرەت. بۆیە بابێکی تر دەست پێ ئەکا بەس فەضلی مردن و ذکری مردن و گەورەی باسکردنی مردنمان بۆ باسەکە. ئەفەرمێ ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆی گێڕاوینەتەوە کە پێغەمبەریان صلى الله عليه وسلم فرموویەتی ئەکثروا ذکر هذه اللذات الموت، فەرمووی زۆر یادی ئەو شتە بکەن کە هەرچی چێژەکانە ئەی بچڕێنێ. سبحان الله چۆن جاری وا هەیە زڕەی مۆبایلەکەت لە ئیشێکی زۆر گرنگ ڕاتەسڵەکێنێ، جاری وا هەیە لە نان ڕاتەسڵەکێنێ، لە نوێژە ڕاتەسڵەکێنێ، لەسەر قەبرستان ڕاتەسڵەکێنێ. یعنی كأنما چۆن ئەو جەرەسەت بۆیە کوتوپڕ تۆ نازانی وەقت و ناوەقتی نییە دێت بەخوا مردن ئەو هەیە. چۆن ئەوە هادیمی لە ذاتی دنیاە بەخوا هەموو چێژەکانی دنیا بە چۆن زڕەی مۆبایلەکەت لێ ئەدا ئەوە لە کوتوپڕێکە کۆتایی بە هەموو شتێکی تۆیە و ماڵ ئاوایەکەیت و بارگە ئەپێچیتەوە ئەڕۆی. دەی ئەفەرمێ ئەکثر و ذکر هذه من اللذات، ئەوەی کە ئەو شتێک کە هەرچی لە ذاتی تۆیە هەر هەمووی ئەڕمێنێ و نایهێڵێ زۆر بیری لێکەرەوە. یعنی چێژەکانی ئێمە لە دنیا چین؟ ڕئاسەتە. چ ڕئیسێ هەیە نەمردبێ؟ کامیان هەن ما بێتەوە؟ جا خۆ بمانایەتەوە دنیا کاولە و هەموو ئەمرن بە دوایەکە ئەڕۆن. ئایا چێژی تۆ لە وەرگرتنی عیلمایە؟ چه زانایە کە نەمردبێ و کۆتایی پێ نەهاتب؟ ئایا چێژ وەرگرتنی تۆ لە میوە خواردن و خواردن و سفرەی ڕازاوەیە؟ کێن کوان خاوەن سفرەکان؟ هەمویان مردن. چێژی تۆ لە مەسەلەی مناکەحە و زەواج و ئافرەت و ئەویش هەموو ڕۆشتن کەس نەما. کەوابوو ئەو شتێک کە هەرچی لە زاتە ئەی بچڕێنێ، هەرچی خۆشەکانی دنیای ورد و خاشیەکە بریتێ لە مردن. دەی ئەفەرمێ خۆشەویستمان زۆر بیرکەنەوە، زۆر لێی زۆر یادیکەنەوە. سبحان الله، یەکێک لەو شتانەی کە حرەکە لە حیاتی ئینسانە دروستەکە چوونە سەر گۆڕستان. بڕواکە هەندێک جار خەڵکە بینم بەسەر گۆڕستانەوە سەیرانەکە زۆر سەیرە بەلام. یعنی تۆ غیرەتی ئەوە بکەیت لە پەنای قەبرە کە سوور ئەزانی ئەمە شوێنتە بچی لەوێ سەیرانکەی، یان لەوێ قسەیەکەی کە نەشیاو بێ کە ئەزانی ئەمە جێگەتە، یان هەندێک جارە بینی جاری وایە خەڵک لەسەر قەبران غیبەتەکە. ئەو شوێنە کە شوێنی تەواوی مردن و بیرکردنەوەی مردنە. سبحان الله، ئەو شوێنە بێتە مەیدانی گوناه بۆ هەندێک کەس ئەوەندە غافڵە دڵی. بۆیە کەسی ئیماندار ئەبێ زۆر ئاگای لێبێ. ئەنەس بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ باسی پیاوێکیان کرد لە خزمەت پێغەمبەریانە صلی الله عليه وسلم، وتیان ئەو پیاوێکی باش بوو. فەرمووی ثەنای زۆریان لەسەر کرد. فەرمووی خۆشەویستمان، فەرمووی کاتێک کە ئەتان بیست کە قەت لێتان ئەبیست باسی مردن کە، ذکری مردن کە، یادی مردنی خۆی کە. وتیان نەخێر، لێمان نەبیستووە، قەت بیر نەمان بیستوە جارێ لە جارەکان ذکری مردن کە. فەرمووی دەی سەنا لەسەر هاوڵەکەتان مەکەن، مادام ذکر و یادی مردنی نەکردو دیارە ئیستعدادی بۆ مردن نەبووە، سەنای مەکەن. فەرمووی شتەکە گەرچی زەعفێکی تایە بەڵام دەرسێکی زۆر گەورەی بۆ ئێمە تایە. ئەویش ئەوەی ئینسان ئەگەر ذکری مردن نەکە هەموو چێژەکانی عیباداتی پەیوەندی لەگەڵ خۆی هەمووی ئەپسێ. بەڵام ئەگەر ذکری مردنی زۆر کرد ئەو کاتە پەیوەندەکانی لەگەڵ خۆی جل جلاله هەمووی ساغ و تند ئەبێتەوە. ئەخر ئەگەر خەوفی خوا نەبێ و یادی مردن نەبێت چی ئەجوڵێنە بۆ نوێژێکی بەیانی کە لە خەوەکە ڕاستڵکی و هەڵسە و دەستنوێژ بگرە و نوێژەکە و جێبەجێکە؟ چی ڕادەسەکێن نوێژێکی زوحا بکەی کەس ئاگای لێ نییە؟ کێ ڕادەسەکێنێ قورئان بخوێنی؟ چی و پاڵنەرەکە چییە کە خەیر و بەخشندەیی ئەەکەی؟ پاڵنەرەکە چییە لەسەر جێگاکەت خەیاڵی خراپ ناکەیت و ذکر ئەەکەی هەتا خەوە لێ ئەەکەوێ؟ ئەبێ بەڕاستی یادی مردن ئێمە بجوڵێنێ بۆ ئەم کارانە. یادی مردن حرەکەیەک لە ئێمە دروستکە بۆ ئەمە. ابن عمر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا ئەی المؤمنین ئەکیەس، چ ئیماندارێ زۆر زۆر عاقڵە، زۆر زۆر زیرەکە؟ ئەکیەس یعنی عاقڵترین، ئەلکەیس یعنی زۆر عاقڵە. فەرمووی ئەکثەرهم للموت ذکرا، کامیان لە هەمویان زیاتر ذکری مردن کە ئەوە لە هەمویان عاقڵترە. وأشدهم استعدادا له، كاميان لهميان زياتر خوي آماده كرد ببو مردن. أو أولئك هم الأكياس، أوانا بريتين لكس عقل كان أمتي في غمري خوا صلى الله عليه وسلم. حسني بصري أفرمي بخوا مردن حياة دنياي بردوه، هرچی أكي مردن كوتاي بيين.
کەسی وا هەیە کۆشکێکی زۆر جوان مرتب تەرتیبەکە ئیسراحەتی تیاناکە کۆتایی پێ بەجێ هێڵێ کەسی وایە ئەولاد پەروەردەیەکە گەورەیەکە و بەجێ هێڵێ کەسی وایە کەسێکی زۆر خۆشەوێ زۆر گرنگە بەلایەوە هەندێک کەس سبحان الله کە وەفاتەکەن هەندێک جار هەستەکەی ئەم کەسە زۆر فەقیرە دوای کە میراتەکەیان دابەشیەکەن سەرکە میراتەکەی زۆر زۆرە ئەبێت چەندی خۆشویست بێ و چەند جوان کۆی کردوێتەوە کەچی فیراقی ئەکە و بەجێ هێڵ کۆتایی پێ ئەفەرمێ بەخوا مردن حیای دنیای بردووە ئەو کەسەی خاوەن دڵ بێ خۆشیێکی تیان نەهێشتوتەوە بۆی ئەی عەبدی هەر کەسێک کە بەردەوام خەریکی زیکری مردن و یادی مردن بێت چەند دنیا بەلایەوە بچووکە بێتەوە هەموو ئەوەی کە لە دنیای بەلایەوە سووک ئەبێ بە سووک سێریەکە دنیا هەبێت چی بێ هەتا خۆی پێوە مەشغوڵکە بۆیە ئەهلی دین دنیایان بۆ قیامەتیان ویستووە ئەگەنە دنیا بۆ دنیا هیچ نییە دنیا تەنها ئەگەر وەسیلەیەک بێ لە وەسیلەکان لە بابی ئینفاق و لە بابی بەخشندەیە چکە بەڕاستی پیا و لەم ڕۆژە زۆر کەم باسی مەینەتیەکانی پیا و ئەکرێ ئەوەی کە ئەجر وەرئەگرێ پیا و لەسەر ماڵ و مناڵی خۆی و لەسەر ئەوەی کۆی ئەکاتەوە لەسەر ئەوەی بەخشندەی لەگەڵ ماڵ و مناڵی ئەکا لەگەڵ دەوروبەرە ئەجرێکە ئینتیهای نییە یعنی لە قیامەتە تۆ هاوارە لێ هەڵئەسێ خوایە من لە نوێشکەران نەبووم لەوان نەبووم نانی خەڵک دەم بەخوا وەلەم نەکو نطعم المسکین تصور کە مناڵەکانی خۆت کە ئیطعامیانەکەی نانیان ئەدێتێ بە ئەجر بۆ تۆ ئەنووسری کاسبیەکە عارەقەیەکەی ئەجرە بۆ تۆ پیاو لە ئەجرێکی زۆر زۆر گەورەیە فەزیلەتێکی زۆر گەورەیە خوای گەورە ڕێزێکی زۆر گەورەی داوەتێ کە کردوێتی خاوەن ماڵ هەر جوڵە و حرەکەیەک ئەیکە وا تەسەوەر مەکە مێشکت مشەوەشە بە مناڵەکانە خەفەتی پێ ئەخۆی ئاخۆ خراپەیە بکەن نەکەن ئا چۆن پەروەردەیان کەم وانزای ئەجر وەرناگری وەڵڵاهی پیاو هەموو حیاتی بریتێ لە ئەجر بۆیە خوای گەورە کردوێتە پاشای ماڵ پاشای عادل چەند ئەجری گەورەیە سوڵتان و سێبەری خوایە لەسەر زەویە تەسەور کە هەموو پیاوەکان بەو شێوازن کاتێکەوە خەریکی ماندووبوون ئەبن محنەتی ژیان هەمووی بە ئەجر بۆیان ئەنووسرێ زۆر بە گەورەی دەی تۆ تەسەور کە کەسی ئیماندار ئەم دنیای بۆ چییە ئەگەر بۆ ئاخرەتی نەبێ تۆ لە هەموو شتەکانە ئەجر وەرەگری ماندوو ئەبی پیا ئەەکەی ئەجر وەرەگری سەرفی ئەەکەیتەوە ئەجر وەرەگری بۆیە کەسی ئیماندار و غێرە ئیمە خۆ ئیمانداریش هەر دنیا کۆ ئەکاتەوە بەڵام جیاوازەکە ئەمەیە کەسێکەوە ئاگای لە ئاخرەتی نییە و مردنی نییە دنیا بۆ دنیا کۆ ئەکاتەوە ئیماندار دنیا بۆ ئاخرەت کۆ ئەکات بۆ ئەزانی ئەو لیباسە جوانی خۆت لەبەری ئەەکەی بە ئەجر بۆ نانووسرێ بۆ وا تەسەورەکەی ئەو عەترە بۆن خۆشەی کە لە خۆتی ئەدەی بە ئەجر با پارەی پێ بدەیت بە ئەجر بۆ نانووسێ هەمووی ئەجرە بەڵام گرنگ ئەوەیە کەسی ئیماندار دنیای بۆ دنیا نەویست بێ دنیای لە پێناوی خوایە ویست بێ ابن عمر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ کاتێکە باسی مردن ئەکرا چۆن تەیرێک ئەگەر تەڕ ئەبێت و خۆی ئەجوڵێنێ ئەفەرمێ لاشەی ئەکەوتە لەرزە و شۆکە ئەفەرمێ هەموو شەوێ فوقەهاکان و ئەو کەسانی کەوا خاوەنی فقه و تێگەیشتن بوون لە دین کۆی ئەکردنەوە دەستیان ئەکرد بە باسی مردن لە بینی خۆیانە باسی قیامەتیان ئەکرد ئەبێ لە بەردەم خۆیان چۆن ڕابگیرێن چۆن پرسیارمان لێ بکرێ ئەبێ لە قەبرە کاممان خۆش بەخت بێ کاممان ناخۆش بەخت بێ ئەم یادانەیان ئەکرد ئەفەرمێ دەستیان ئەکرد بە گریان زۆر کەس کە لە دوورەوە تێپەڕیەوە ئەزانی کەسێک وەفاتی کردووە ئەویست بڕوا بزانێن نوێژی لەسەر کات جەنازەیە شتێ لە بەردەمی ئەمانایە ئەبەو کەیفیەتە مامەڵەیان ئەکرد تەمانەمە یەکێکە لە سونەتە فەرامۆشەکان کە دەستە جەمعی موسڵمانان کۆبنەوە ذیکر و یادی مردن کن ئێمە نە بە فەردی ئەیکەین نە بە دەستە جەمعی ئەیکەین بەمەرجێ ئەوە تا ئیبن عومەر یەکێک لە ئەسحابە زۆر پابەندەکان بە سونەتەوە یەکێک لە کارەکانی بریتێ لەمەی کە هاوڵان و فوقەها لە تابعین کۆی ئەکردنەوە تەنها بۆ ئەوی ذیکر و یادی مردن کن ئەفەرمێ حامدی قەیسەری ئەی فەرموو هەر کەسێک یا هەر هەمومان ئێمە پێکەوە زۆر زۆر یەقینمان بە مردن هەیە بڕواکەن ئاەتی كل نفس ذائقة الموت هەموو کەس بڕوای پێیەتی ملحیدێ بێنە بڕوای پێیەتی کافرێک بێنە بڕوای پێیەتی مشریک بێنە بڕوای پێیەتی یەهودیە بێنە بڕوای پێیەتی مەجوسی بێنە نەسارا بێنە نازانم هەرچی فرەقی گومڕا لەسەر زەویا هەیە بێنە بڕوای پێیەتی یەقینی پێیەتی نەک بڕوا هەر یەقینی بە مردن هەیە ئەزانێ ئەمرێ ئەفەرمێ ئێمەش هەمومان یەقینمان هەیە بە مردن وما نرى له مستعدا بەڵام زۆر کەممان هەیە ئامادە بین بۆ ئەوی بمرین ئەفەرمێ هەمومان ئەزانین کە جەنە هەیە و بەهەشت هەیە و
بەڵام زۆر کەممان ئەوانەی کە کاری بۆ ئەکەین هەمومان ئەزانین ئاگر هەیە کەمین ئەوانەی کەوا لێ ئەترسین و لە گوناه ئەمان گێڕێتەوە ئەفەرمێ ئەی بەچی دڵخۆشن چاوەڕێ چی ئەکەن چاوەڕێ مردنێک ئەکەن کە بێت کە یەکەمین جێگایە ئێوە ئەبا یا بەرەو خەیر یا بەرەو شەڕ یەکەمین هەنگا و یەکەمین دەرگا کە تۆ لێوەی ئەچیتە ئەو یا بۆ دنیایەکی خەیر یا بۆ دنیایەکی شەڕ بریتە لە مردن هۆ براکانم هاوارەکە بەرەو لای خواتان بڕۆن بە شێوازێکی جوان سیروا إلى ربكم سيرا جميلا جوان بەرەو پیری خوا بچن ئێمە هەموو ڕۆژێ بەرەو پیری رب العالمین هەنگاوێ زیاتر ئەنێن نزیک ئەبینەوە لە مردن چەند بە جوانی ئەچیتەوە حوزوری خوا ئەتەوێت چۆن بڕۆیتەوە ئەتەوێ بە شێوازێ بڕۆی کە شەفاعەت بۆ خەڵکەی یا بە شێوازێ بڕۆی خەڵک شەفاعەتێ بۆ بکە بە شێوازێ بڕۆی سرد نەویکەی لە حوزوری رب العالمین و نەوێری چاوەکان بەرزکەیتەوە لە ترسی گوناه و عصیانێ یان سەرێ بەرزەکەیتەوە بە ڕوویەکی گەشە وجوه يومئذ مسفرة ضاحكة مستبشرة کامیانی چۆن بەرەو پیری خوا جل جلاله ئەڕۆی ئەفەرمێ بە جوانی بڕۆ ئەی عەبد بەرەو خوا جل جلاله ئەفەرمێ شمەیطی کوڕی عەجلان ئەفەرمێ من جعل الموت نصب عینەیه لم يبال بضيق الدنيا ولا بساعتها بەخوا ئەو کەسەی هەمیشە مردن ئاوە لە پێش چاوی بێ نە بە دەوڵەمەنی نە بە هەژاری دنیا غەم و پەژارە دای ناگرێ و لە مەساری خۆی نایگۆڕێ ئەگەر هەی بێ ئەمە هەر ئیمتیحانە ئەگەر نەیبێ هەر ئیمتیحان هەمووی ئیمتیحان واللهی لەش ساغی هەر ئیمتیحانە جۆرە عیبادەت لەسەرتە نەخۆشی جۆرێکتر لەسەرتە هەبووی جۆرێک لەسەرتە نەبووی جۆرێک لەسەرتە ئێمە لەناو ئیمتیحانێکی زۆر گەورە بۆیە ئەو کەسەی کە هەمیشە سێری مردن ئەکا زۆر دنیا و سەعاتی دنیا و ضەیقی دنیا و ناڕەحەتی بەلایەوە ئاسایی ئەبێتەوە ئەو ئەزانێ هەموو ڕۆژێ هەنگاو ئەنێ ئەڕوا ئێرە بەجێ ئەهێڵێ خۆی ئەپێچێتەوە ماڵ بارەکە چ خۆشیێک لەناو ئەم ماڵە ئەبینە کاتێکەوە بار ئەکات و کۆتایی پێ خۆشبەختی بۆ کەسێک زۆرێک لە کاتەکانی سەرف ئەکا بە یادی مردنیەوە هەر یەکێک لە ئێمە ضرورین بەوەی کە یادی مردن کەین بە معنای حەقیقی بچین سەردان کەین بەتایبەتی ئەو گۆڕستانانەی کە ئەڕۆن و بێکەسن ئێمە گۆڕستانمان زۆر زۆرە بێکەس لادێ وا هەیە سێ چوار گۆڕستانی تێ هەندێکیان لەوە ئەچێ هەندێک دیکۆراتیشی مابێ هەندێکیان هەر خەریکە هیچی نامێن بڕۆ سەلامی لەوانەکە و دوعایکی خێریان بۆ بکە هەمویان محتاجی ئێمن بڕواکە بەلای گۆڕستانەکە ئەڕۆی ئەگەر چاوی دڵتکەیتەوە هەمویان ئەبینی چەند کەس لە تۆ زۆر جوانتر لەوێ ڕاکشاوە لە تۆ زۆر دەوڵەمەندتر لەوێ کەوتو بەخوا لە تۆ زۆر ئازاتر لەوێ کەوتووە لە تۆ زاناتر لەوێ کەوتووە هەمووشی محتاجی دوعایەک هەمووشی چاوەڕێکە یا ئیلاهی ئەم عەبدە لێرەوە تێ ئەپەڕێ بەشکم دوعایەکمان بۆ ئەکات تۆزێ خەفیف ئەبێ عەزاب لەسەرمان بەلایە تێمەپەڕەوە هەستی پێ نەکەی هەستی پێ بکە تەسەور کە ڕۆژێک لە ڕۆژان تۆی ئاوا ڕاکشای و کەسێک لەوێ تێ ئەپەڕێ چاوەڕێ ئەوە ئەکەی دوعایەکی خێرەوە بکە بەخوا جاری وە هەیە سوبحان الله ئینسان باوکو دایکی کەسە نزیکانی خۆی دۆستە خۆشەویستەکانی خۆی یادەکە بیریان ناکە سبحان الله دەستەکانی بەرزەکاتەوە دوعا ئەکا دوعا ئەو هەموو دوعا بۆ خۆی ئەکا مردوەکانی لەبیرەچێ بە مەرجی ئەوە زۆر ضرورن بە دوعای تۆ پێویست ئەکا دوعایان بۆ بکەین بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ لە باسی فەضل و گەورەی مردنە ذکری مردنە بەڕاستی خۆی ئستعداد کردبێ و هەمیشە لە یادیا بێ بەخوا کە خەوتی هیچ شەوێک بەتەمان نەبی بەیانی هەستی کە هاتیتە دەرەوە بەتەمامە بگەڕێیتەوە بەخوا ئێستا ئێمە لەم مزگەوتە نایە بەتەمامی بچین لای دەرگاک کۆتا لە حەزەی حیاتەکانمان کەس نازانێت لەکوێیە چۆنە زڕەی مۆبایلەکەتە هاکە هات کۆتایی بە تۆ هێنا بۆیە هەر یەکێک لە ئێمە بەڕاستی بێ ئستعدادی هەبێت تەو بەکار بێ خۆت مەشغوڵ مەکە بە دنیاوە خەریکی ئیستیغفار بە دنیات بوێ بۆ ئاخرەتت بۆ دنیات نەوێ ئەمە کاری ئێمەیە وەکاری فکری ئێمەیە وەکاری خەیاڵات و داڵغەی ئێمەیە چەند جار داڵغەت لێدا و بۆشتی جوانی دنیا جارێ داڵغەت لێدا بزانین ناو گۆڕچی تێیە چەند جار داڵغەت لێدا جەماڵەکانی دنیات بینی ئەی چەند جار داڵغەت لێ ئەدەیت و جەماڵەکانی ناو گۆڕ ببینی خوایەکیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکات و ڕەحەماتی خۆت بەسەرمانە ببارێنە ئەم کەلیماتە و تاوی کەلیماتەکانی ترمان لێ قبول کە یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت
خوایە بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەو لەحظەی کە گیانمان دەرەچێ ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە بمانگێڕە لەو عەبدانەی ئیستیعدادێکی تاویان هەیە بۆ حوزوری تۆ یا رب العالمین یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەو لەحظەیە کەوا بەبێ دەسەڵات و اختیاری خۆمان جلەکان لەبەرمانە دائەکەنن یا ئیلاهی داوا لێکەن ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە ئەو کاتەی لباسی سپی لەبەرمان ئەکەن یا ئیلاهی ڕەحمەت بەسەرمانەدا ببارێنە ئەو کاتەی یا ئیلاهی کە ئەمان شۆن ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە ئەو کاتەی نوێژمان لەسەر ئەکەن یا ئیلاهی ڕەحمەت بەسەرمانە ببارێنە ئەو کاتەی بە تاقی تەنها لەناو گۆڕی تارە بەجێمان ئەهێڵن خوایە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای گیان هانا بە غەریبی خۆمان لەناو گۆڕەکانمان ئەهێنین بۆ لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین خوای لە ساحەی مەحشەرا ڕوت و ڕەجاڵ زیندوو ئەکرێنەوە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە کاتێک نامەی عەمالەکانمان وەرەگرین خوای ڕەحمەت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای بمانگێڕە لەو عەبدانەی سەریان بەرزەکەنەوە لە حوزوری تۆیە و بەرەو بەهەشت بەڕێیان ئەخەی یا ئەکرەم الئەکرەمین خوای بمانگێڕە لەو عەبدانەی لیان ڕازی ئەبی خوایە ئێمە بەرەو پیری مانگی پیرۆزی ڕەمەزان ئەڕۆین یا ئیلاهی وەهامان لێ بکە بمانگێڕە لەو عەبدانەی بە ئیستیعدادی کامیلەوە خوایە بەرەو پیری ئەم مانگە ئەڕۆین یا ئەکرەم الئەکرەمین خوایە لە بەهەشتا بە لیقای خۆت شادمان کە یا رب العالمین خوایە داوا لێ ئەکەین بە لیقای خۆشەویست شادمان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا ربی خوایە یەک ناومان لە خزمەتیا بێنە ممانگێڕە لەو عەبدانە ئەبینە مای شەرمەزاری بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یا ربی خوایە بەخوا هەڵەو کەم و کوڕیمان زۆرە ئێمە ئەعترافەکەین بە هەموو گوناه و هەڵەو کەم و کوڕێکمان یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت خوایە گیان لە هەڵەو کەم و کوڕەکانمان ببورە خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە یا ئیلاهی لە مردوەکانمان ببورە لە مردووی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ببورە یا ربی خوایە لە مردووە بێ کەسەکان ببورە یا رب العالمین خوایە ئەوانەی هەموو کە زیادی کردوین و ئێمە یادیان ئەکەین لێرەوە یا رب العالمین داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بەزەی بەسەریانە ببارێنە گۆڕەکانیان پڕ نور کە یا رب العالمین یا ربی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە خوایە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە خوایە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە یا ربی خوایە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی وەچەکانمان ببورە تا ڕۆژی قیامەت یا رب العالمین یا ربی خوایە لە وەچەی ئێمە کەسانی صالح و دیندار و خواناز دروست کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە پەنا ئەگرین بە تۆ لە ئەهلی فەساد یا ئەکرەم الئەکرەمین خوایە لە شوبهات و شەهوات بمان پارێزە یا ربی خوایە دامەزراومان کە خوایە دامەزراومان کە خوایە دامەزراومان کە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من الشيء وجبوري وخالي من قبولك